دەگەڕینەوە سەر شەڕەکانی ئازادکردنی مووسڵ و ڕاستەوخۆ پەیامنێری دەنگی ئەمریکا لە ناوچەی شێخانەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ئەحمەد ئەو کاتت باش. زۆر سپاس بڵێن. کاک ئەحمەد چی نوێ هەیە لەو ناوچەیە؟ بەڵێن لە پێنج لاوە ئەمڕۆ هێرشکراوەتە بۆ هێرشکراوەتە سەر چەکدارانی داعش لە مووسڵ لەلایەکەوە لە تلکێف بەرەو شەلالات لە لای تریشەوە لە ناو گۆگجەلیل بۆ کەڕامە لەولاشەوە لە گوێڕ مەخمور واتە بۆ نەمرود و سەلامیە لە گەیارەشەوە بەرەو حەمام عالیل لەولاش حزبی شعبی هاتووە بەرەو قەزای تەلافار. بەڵێن لەم پێشلاوە کە هێرشکراوەتە سەر چەکدارانی داعش بۆ ناو شاری مووسڵ لە تلکێف بۆ شەلالات لە شەلالات گوندی تلیابەس بەڵێ ئەحمەد لەلایەن سوپای عراقیە و گوندی تلیابەس ئەحمەد ئەگەر یارمەتیم بی بەڵێ ئەگەر یارمەتیم بی لەگەڵ هەموو ئۆپەراسیۆنێکی لەشکریدا ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ڕوو دەکەنە ئەو ناوچانەی کە شەڕی لێنەیە خۆیان لە شەڕ دەپارێزن. ئاوارە چۆن بوو لەگەڵ ئەم پێنج هێرشە گەورەی کە جەنابەت ئێستا باست کردن؟ بەڵێن ژمارەیەکی زۆر لە خەڵکی مووسڵ بە تایبەتی گەڕەکی گۆگجەلیل ئەمڕۆژ ئاوارە بووە و بەرەو خازر هاتووە کە لە خازر ئامادەکاری تاو کراون لە کەمپەکان و تاو ئەو بێداویستیانەی کە بۆ ئاوارەکان دانراوە بەرەو خازر دێن زیاتر لە 600 خێزان و ئاوارە بوونا و بەرەو محوەری خازر دێن لە کەمپەکانیش دەجێ دەبن. بەڵێن لە ئۆپراسیۆنەکەی کە 15 ڕۆژە بەسەرام ئۆپراسیۆنە تێپەڕ دەبێتن سوپای عراقی بە هێزی پێشمەرگە سوپای عراقی زیاتر لە 6 گوندی گرتووە هێزی پێشمەرگە 25 گوندی گرتووە ڕۆبەرێکی بەرفراوانی ناوچەکە ئێستا لە ژێر دەستی ئەم هێزانەدای ئەوانەش کە بەشداریان کردو بەڵێن دەمێت ئاڵەژە بێت لەمەوە هێزانە سوپای عراقیە و هێزی پێشمەرگە کە پێشتر بووە ئێستا لەو شوێنە نەوەستاوە و پۆلیسی فیدرالیە و حەشدی عەشایریە و حەشدی شعبی ئەمڕۆ بەشداری کردووە حەشدی شعبی بەڵێن بۆ بەرەو تەلافەر و ئەوانە. زۆر سپاس دەکەم ئەحمەد بۆ زانیاریەکانت.